مسألة ئەرمەن کە ئاواز و زوو ئەو ڕوژێندێت تەنها مەسەلەیەکی سیاسییە و مەلەفێکە ئەو زلهێزانە بەکاری ئێهێنن بۆ کوڕنوش هێنانی ئەو وڵاتانەی کە یانێ ئازادی و سەرفەرازی بۆ میلەتەکانی خۆیان بەباربێنن. دیارە لەم ماوەیشا تورکیا هەنگاوی گەورەی نا بۆ ئەوەی کەوا وڵاتی دەرچێت لەو حاڵەتە خراپەی کە هەیە و لە ڕکێفی ئەو دەوڵەتە گەورانیش دەرچێت وەکو وڵاتێکی گەورە لە ناوچەکە خۆی نمایش کرد. دیارە وڵاتانە ئەیانوێت لەو ڕێگەوە ئازاری بدەن بۆ دروستکردنی ئەو مەلەفەکە 105 ساڵ بە حساب لەمەوە پێش ڕوویداوە. ئاخر ئیساکێ 105 ساڵ لەمەوە پێش تۆ ڕوو ئەدا ئەڵێن ئێستا دەی محکەمەی تاریخەکەی ئەی باشە بۆسنە لە پاڵتایە، سەرایڤۆ لە پاڵتایە، هەمووی 20 ساڵ نابێت 30 ساڵ نابێت کە ئەو هەموو جینۆساید دەکرا. ئەی ئەمریکا بۆ نایە ئەوێ بە جینۆساید بناسیێنی، بۆ نایە قڕکردنی خەڵکی سەرایڤۆ بەوە بناسیێنی کە ئەوە هەمووی 30 ساڵ نابێت. ئەوە دیارە هەمووی شتێکی سیاسیە و هەمووی دژایەتیکردنی جیهانی ئیسلامە.